2003 شمسدینی براگەورەیان بریندار دەبێت. لە 11 تشرینی دووەمی ساڵی 2004 دوای کەوتنی ڕژێمی بەعەس لە شاری مووسڵ تیرۆرستان دەستیان بەسەر زۆربەی بارەگای حزبی و حکومیەکاندا گرت. شەید نەجمەدین و شەید عەبدوستار بەسەرپەرشتی شەمسەدینی براگەورەیان لق و ناوچەی پارتی دیموکراتی کوردستانیان لەو شارە پاراست. لە ساڵی 2005 هەردوو شەهیدان نەجمەدین و عەبدوستار لەگەڵ شەمسەدینی براگەورەیان و برایەکانی تریان و تەواوی خانەوادەکەیان لەسەر دەوای پارێزگاری دهۆک و لقی چواردەی پارتی لە نێو 6 گوندی عەرەب نشیندا بەناوی حەسەن شام و تل ئەسوەدی گەورە و تل ئەسوەدی گچکە و مەنگۆبە و بەحرە و عەلیاوە گوندێکی کوردی بەناوی خازری نوێ دروست دەکەن و بارەگای حزبیان تێدا کردبووە و ئاڵای کوردستانیان تێدا هەڵ کردبوو تاکو هاتنی داعش بۆ مووسڵ و دەوروبەری لەو گوندەکە. ناوی خود مازون و دلوان که خوشحالی نبروده گنده خواهد به حمد وکرنا سیو دو ثانیه اوید خوابنا آوا کرد پشتوانی حکمت حریم کردستانی که مبلغ 408 میلیون دینار ابوها بود ترخوان که بشه پاریزی آدمون که به امیدواریم که مفاهمه باش خلقی دیگوندی دیوار بگیردن هم توی بارداین اکو خونا آدوه یا هندک خانی دیزان دل به دیگوندی هتا آوا کردن اوه همی بو خلقی دیگون اوید آواره بو ایشبر تیرورست بار کرد میسد و قصد حریم کردستانی که دیگر حکمت حریم کردستانی جی پشتوانی بو کریا و تفاضل سرکفنی به هم راج. لسرتای هاتنی تیرورستانی داعش شەید نەجمەدین و شەید عەبدوستار لەگەڵ شەمسەدینی براگەورەیان و 25 کەسی تر خۆبەخشانە لە ڕێزی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە میحوەری خازر خەبات دەکەن. لە 16 ئەیلولی ساڵی 2014 لە گوندی حەسەن شام ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو بە ئۆتۆمبیلەکەی ئەواندا دەتەقێتەوە و ئۆتۆمبیلەکەیان دەسوتێت و ئەوانیش بریندار دەبن. شەید نەجمەدین و شەید عەبدوستار لە تەواوی ڕوبەڕۆبوونەوەکانی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ داعشدا لە سنووری محوەری خازر بەشدار دەبن. دوایین جاریش لە گوندی تەل ئەسوەد ڕوبەڕووی چەدەکانی داعش دەبنەوە و تا دوایین چرکەساتی ژیانیان لەگەڵیان دەجەنگن و بەتوندی بەرپێچیان دەدەنەوە. ئێوارەی ڕۆژی 16 کانونی یەکەمی ساڵی 2015 ئەو کاتەی کە هێرشێکی پلان بۆ داڕێژراوی داعش بۆ سەرسەنگەرەکانی پێشمەرگە لە میحوەری خازر و چیای زەرتک دەستی پێکرد. هێزەکانی پێشمەرگە لەو سنوورە بەتوندی ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە. هەر ئەو کاتەی شەید نەجمەدین و شەید عەبدوستار لەگەڵ 25 کەسی تر لە گوندی تل ئەسوەد زۆر بەتوندی بەرپەچی چەکدارانی داعشیان دایەوە. دوای ئەوەی دەمە و ئێوارەی هەمان ڕۆژ ئەمیت مەغدی تەرکی لە سنووری چای زەرتک لە میحوەری خازر شەهید دەبێت. ئەو کاتی هەواڵەکە دەگەینە شەید نەجمەدین و شەید عەبدوستار ئەوان بەڵێن دەدەن کە تاکو تۆلای مەغدی تەرکی نەکەنەوە لە سەنگەری بەرگری ناگەڕێنەوە. دوای ئەوەی شەید نەجمەدین و شەید عەبدوستار گورزێکی کوشندە لە چەکدارانی داعش دەدەن و ژمارەیەکی زۆریان لێدا کوژن. ئەو ڕوبەڕووبوونەوە توندەی شەید نەجمەدین و شەید عەبدوستار بە چەکی بیکەیسی کردیان دەبێتە فریا دەرسێک بۆ گیانی 50 پێشمەرگەی تر لەو سنوورە کە گیریان خواردبوو. بەهۆی ڕوبەڕووبوونەوە توندەکانی شەهیدان نەجمەدین و عەبدوستار ئەو 50 پێشمەرگەیە توانیان خۆیان ڕزگار بکەن. دوای بانگی مەغریب و ئەنجامدانی نوێژی مەغریب بە جەماعەت پێکەوە شەهیدان نەجمەدین و عەبدوستار لە گوندی تەل ئەسوەد لەگەڵ چەکدارانی داعش دەکەونە نێو شەڕێکی دەستەوی خەدا و مەودای نێوانیان ئەوەندە نزیک دەبێت دەنگی یەکتری دەبیستن. لەو ڕوبەڕووبوونەوە توندەدا سەرەتا نەجمەدین شەهید دەبێت. دوای ئەوە بۆ تۆلەی براکەی
عبدوستار سنگرکه برنادات و بتنری بر پیچان دادات و دوای چند خلکیک لشهید بونی نجمدین عبدوستاری شهید دبیتو دشن ریزی کاروانی شهیدانی آزاد کردنی خاکی کردستان هر لو رو برو بنوی دا عبدالقهاری برایانو لگل نو لآموزا و خزمانیان بریندار دبی منو جاته برا بسمامانایی خود شهید مالا باب منو یک شهید نجمدنا یک عدو ستاره یک عتم برا یک نزاده مالا مخراب برا سجارا یک سفینایی وزباجم را بدائه بسر لکامنا تاوید بارا ناصر داره دار بسید عقی داشت خمان دل منو خوران باری نو لدوای شهید بونی نجمدین و عبدوستار براکانیان زور حزب تنیای دکن اوان شوان خون ببرا شهیدکانیان دبینن هر چرکیک بو اوان برینێکی قولا بەجەستەیەکی ماندووەوە ئەوان هەر کاتێک هەواڵی شەهیدبوونی پێشمەرگەیەک دەبیستن هەموو ئەو چرکە ساتانەیان دێتەوە یاد کە نەجمەدین و عەبدوستار تێیدا شەهید بوون ئەوان لە هەمویان زیاتر هەست بە برینی ساڕێژ نەبووی خانەوادەی شەهیدان دەکەن مجنا ذاك شيطان برندار بلا باشد برندار خون نگری بلا باشد برندار خون نگری هر وقت بارزان دبج شهید باشد ربازا بارزان نجرا خاک اولاد نجرا خاک اولاد خود زار نجمي وكي كاك منصور وكاك وجنا للرجا هلبانا آلاء كردستاني للسبر جنگه وادر من الرومي وشامي حلال مصر بلندو سر فرازي شهيد بناي شهیدان نجمدین و عەبدوستار نەژیان بۆ مردن بەڵکو ئەوان مردن بۆ ژیانی خەڵکی کوردستان ئەوان بوونە قەڵغانێک تاوەکو خەڵکی کوردستان لە ئارامیدا بێت و دوور بێت لە هەر مەترسیەک بە خوێنی خۆیان ژیانیان بۆ سەدان کەسی تر گەڕاندەوە و ئەوان بوونە فریادەرسی ژیانی ئێمە و هەموو ئەو کەسانەی دوای ئەوان لە ژیاندا ماون لە کۆتاییدا هزاران درود بو گیانی پاکی شهیدانی پاراستنی خاکی کردستان شهید نجمدین عثمان هرکی و شهید عەبدوستار عثمان هرکی و همو شهیدانی ریگای آزادی خواز کرد و کردستان فرمان خوبن و مرهم یاسین خاری آخا خاک جوان قینات یا باری فرمان خوبن و مرهم یاسین خاری آخا خاک جوان